أبي أردت أن أعيش معكم حياة سعيدة بسيطة وأن أتزوج وأعيش بحرية وكرامة. دوایین نامەی کوڕە گەورەکەی دەخوێنێتەوە کە نیوەڕۆی 35 ڕۆژ بەر لە ئێستا لە واتسئاپ بۆی ناردووە. انتحار مرات كثيرة ولم أنتحر لأجلكم ولكن لم أعد أقدر على تحمل هذه الظلم واليأس. أظن أني أزعجتكم أيضا. لە نامەکە ئازادی 21 ساڵان ماڵاوایی لە دایک و باوکی دەکات و دوای ئەم نامەیە سۆراخی ئازاد نامێنێت. سیراجی باوکی ئازاد شۆک و ماتە خەمێکی قوڵ دڵ و ڕوخساری داپۆشیوە. ئازاد سیراج ئەم گەنجەیە کە لە بنەماڵەیەکی پەنابەری ڕۆژاوای کوردستانە لە 2017ەوە لە کەمپی گەویلان دەژین. ئازاد 4 مانگ بوو لە هەولێر کارمەندی چێشخانەیەک بوو لە 25 شەشەوە بێسەر و شوێنە. عادي بو حتى ايفاري جي مجرى شيام جو كات تشاوي تشوخ باريتنا كات تشتكي وي كتابي طبعا جمرة شيادنا بو ازباشم وكاون شاونا وبو روجادي او كتاب جمرة ريكر قونو باست خوازم از خوش في دنياي خلاص كم كيف امنا ما في دنياي رتي ازنا ما كارمتي دا بعيشم بان كاخد جهن مالا برزاني انه اريكار بمرة مثلا يعني تشكش وضعي كوري من ديار بأزنا ما زانم ضعافيدي نضعافيدي نزانن ضغطك الشركات زين بكن يعني شما بارقة ما ديارناكي يعني ممكن انسان وقت بيجي يعني بزوري او دفشان بالبيت اشتها مثلا بكوي عويدة. لە دوای بەدواداچوونی پۆلیس ئەو ڕۆژەی کە ئازاد بێسەر و شوێن بووە بە پاست لە هەولێر لەو چێشخانەی کە کاری لێ کردووە هاتووە بۆزەی گەورە. بە شۆفێری پاسەکەی گوتووە لێرەدا دەبەزبوو نیو کاژێر کارم هەیە. ئەم شوێنەی دەیبینن ئێرە کەناری زەی گەورەیە ڕێک 15 کیلۆمەتر دوور لە ماڵی ئازادا لە کەمپی گەویلان و 20 بۆ 25 کیلۆمەتریش دوور لەو شوێنەیە لە نێو هەولێر کە ئازاد تێیدا کاری دەکرد. ئەو ڕۆژە 25 ئازاد هاتووەتە ئێرە ئەم کەنارە و دوایین جار لە کامێرەکانی چاودێری لێرە بێنراوە. پۆلیس گومانیان کردووە کە ئازاد خۆی خست بێتە ئاوی زەی گەورە و لەوێ خنکابێت. 25 ڕۆژ تیمەکانی مەلەوانی لەم ناوچەیە بە دوای تەرمەکەیدا گەڕاون بەڵام نەیاندۆزیوەتەوە. نزیک 10 ڕۆژە لە گەڕان وەستاون. آخر جهل فيديو ديار بو سيشادر با رابو ورونش دانش ودرابو نزانم بشتكر انه رشايد خويني كاميرا دوره براستي. ئازاد تا پۆلینۆی بنەڕەتی خوێندەبوو لە چێشخانەکەی ڕێبازدا قاپشۆر بوو. کاتی کارکردنی چواری ئێوارە بۆ چواری بەرەبەیان بووە. مانگەی تەواو کرد بوو هات شەو گوتیە من مام ڕێباز حەزم لێ بچمەوەی سرعاتەش بکەم. ئەمنیش گوتی ڕاتبەکەم دایە و لۆ سبێنێت چۆوە. ئازاد برا گەورەی 2 خوشک و 2 برایە. پێم سەربەز ڕوودا و کەمپی گەویلان.